گروپی موزیکی خاک کە سەربەناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاکە لە ئێستا ئامادەسازیەکات بۆ بەڕێوەچوونی کۆنسێرتێک کەوا بڕیارە ڕۆژی شەممە کاتژمێر 5 ئێوار لە شاری سلێمانی و لە نێو تەلاری هونەرە ساز بکرێت. دیارە کۆمەڵێک لە هونەرمەندان لە نێو کۆنسێرتەکە ئامادە بن و چەندین بەرهەمی زۆر تایبەت و ناوازە پێشکەشەکرێت. بگومان ماوەیەکی زۆر دوور و درێژە لە بواری گۆرانیتن دوورکەوتومەتەوەلەوانەی خەریکی هەندێک بواری تر بووم، بەڵام هەرچەنە حەزم کردووە دەست پێ بکەمەوە. ئەم کارم بە فرسەتێک زانی هەلێک زانی کە ئەم گروپەی تەلەڤیزۆنی خاک دەستگای ڕاگەیاندنی خاک ئەم کۆنسێرتیان بەدەستەوە بوو. کاکێرش بەڕاستی تاوە کار بوو لێم کە بەشداری بکەم و زۆریش حەزیە کرد، بەڵام کە منیش هاتم بەڕاستی تەماشام کرد کۆمەڵێک گەنجی زۆر بەتوانایی مۆزیسیان کارەکەن و کۆمەڵێک کەسی تر دەنگخۆش بەشداریەکەن. منیش بەڕاستی حەز ناکەم خۆم دوور خەمەوە و هەمیشە حەزەکەم لەگەڵ گەنجەکانە هاوکار بم و کاریان لەگەڵا بکەم. لەبەرەوە بەکاریشی باش مزانی کە بەشداری بکەم لە کۆنسێرتا و ئەویش بە تەنها گۆرانیەکی نوێیە کە ئاوازی هاوڕێ و برای خۆشەویستم کاکە دیاری قەرەداخی و شعری کوردۆ کاروانە و ئامادەکاریەکی باشیان تیا کردووە. من سوپاسیان دەکەم. گروپی موزیکی خاک لە ساڵی 2022 لە مانگی 6 لەلایەن خاتونی بەڕێز خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم محمەدەوە دامەزراوە و بە هاوکاری ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی خاک ئەم گروپە کاری خۆی بە ئەنجام ئەگەێنێ. ئەم گروپە پێگاتووە لە 13 ئەندام کۆمەڵێک ئامێری جیاواز کە کارمان تازەکردنەوەی گۆرانی و میلۆدی کۆنی کوردی و لەگەڵ هاوسەنگی و هەمانگی لەگەڵ میلۆدی و گۆرانی تازەیە. ئێمە ڕۆژێکمان تەرخان کرد کە لە مانگی 11 5 11 لە تەلاری هونەر بەو پێیەکە ئێمە ماوەیەکی زۆرە خەریکی مەشق و ڕاهێنانین کۆنسێرتێک ساز بکەین. لەم کۆنسێرتەدا کۆمەڵێک لە گۆرانی بێژ و هونەرمەندی ئەزیز تیادا بەشدارە و هەڵمان ناوە هەمانگیەک هاوسەنگی بکەین لە نێوان گۆرانی کۆن و تازەیە. لەم کۆنسێرتەدا با بڵین مادەکانی ناو کۆنسێرتەکە پێگاتووە لە 8 تراک 9 تراک لە گۆرانی و لەگەڵ 2 تراک لە مۆسیقایە. حاڵم لەگەڵم میوزیک ژەنە بە توانانی گروپی موزیکی خاک ڕۆژی شەممە کاتژمێر 5 ئێوارە لە تەلاری هونەر کۆنسێرتێک سازەکەین لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و هونەرمەندی گۆرانی بێژی خۆشەویستترا بە ئومێدیەوەی کە بتوانین کۆنسێرتێکی سەرکەوتوو پڕ لە
ئاوازی جوان و گۆرانی جوان و دەنگی جوان و ژەنینی جوان و هەموو ئامادەکاریەکان زۆر باشی بەڕێوە چوە و بە ومێدیەوەی بە دڵی بینەران و ئامادەبوانی کۆنسێرتەکە بێت.